ئێمە وەکو کۆمەڵێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە هەموو پێکاتەکانیەوە بە کورد و عەرەب و هەموو پێکاتەکانی گەلانی عێراق بە توندی ئەو هێرشەی کە سوپاوی تورکیا کردێ سەر ڕۆژاوە مەحکوومەکەین و داوا لە کۆمەلگای نێودەوڵەتیەکەین بە ئەرکی خۆی هەستێ لە وەستاندنی ئەو هێرشەی کە لە دوێنێەوە بەردەوامە بۆ سەر گەلی کورد و عەرەب لە ڕۆژاوای کوردستان و داواکەین دەوڵەتی تورکیا پرسەکانی خۆی لەگەڵ گەلی کورد بە شێوازی ئاشتیانە چارەسەر بکات و لە هەمان کاتیشە داوا لە حکوومەتی عێراقی شەکەین بە بەرپرسیارەتی خۆی لەمڕۆ هەستێ و گەلانی ناوچەکە بەگشتی دژی هەر جۆرە زوڵم و ستەمێک بەرامبەر بە گەلانی ناوچەکە کە بەرامبەر بە گەلی کورد و گەلی عەرەب لە سووریا ئەنجامەدرێ بوەستنەوە. ئەم هێرشانەی کە دەستی پێکردووە بە دڵنیاییەوە ئەبێتە هۆی هێنانەکایی کارەساتێکی مرۆییش لەو ناوچانەوە ئاوارەبوونی خەڵکێکی زۆر و بە هەمان شێوە خەڵکی بێگوناه و خەڵکی مەدەنیە بنە قوربانی تایە. بە هەمان شێوە ئێمە هەمومان پێمان وایە کە ئەم هێرشەی کە لە دوێنەوە دەستی پێکردووە ڕێگا خۆشەکە بۆ ئەوەی داعش ئەم گروپە تیرۆریستیەی کە بە بازووی هێزی پێشمەرگە و شەڕڤانان و هێزەکانی هەشدی شەعبی و سوپای عێراقی و هەموو ئەو کۆمەلگای نێودەوڵەتی کە هاوکار بوون لە شەڕی دژی داعش وا بەرەو کۆتاییە ڕوا بەڵام هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوە بە دڵنیایی و کاریگەریە بێت لەسەر بوژانەوەی ئەم گروپە تیرۆریستیە. بۆیە جارێکی تری دانەیەکەین و داواکەین بە زووترین کات ئەو هێرشانە بوەستێنرێ و داوا لە دەوڵەتی تورکیاکەین کە ڕێزە سەروەری خاکی عێراقیش بگرێ و لە ناو خاکی عێراقی چالاکیەکانی خۆی بوەستێنێ.